بەیانی 11,000 و دووکردبوونی شۆڕش و پێدانی پارە بۆ کڕینی پێشمەرگە. ئەلی بچکۆل لە کتێبی سەختەڕێدا دەڵێت لە 11 ئازاری ساڵی 1970 حکومەتی عێراق دانینا بە بەیانی 11 ئازار کە لە ڕاستیدا دەستکەوتێکی گەورە بوو بۆ گەلی کورد. لەبەرەوە بارزانی بە یەکەمی مەیدانەکە دەرچوو و هێزەکانی ئێمەش هەڵوەشانەوە، چونکە لە ڕاستیدا ئەوە دەستکەوتێک بوو کە ئەوەی دەهێنا کە ئێمە ملی بۆ کەچ بکەین، چونکە ئەگەرەوە ڕاستە و ئێمە داوای مافی گەلی کوردەکەین ئەوە بەیانەکە هەموو داواکاریەکانی ئێمەی لە خۆگرتە بوو، هەرچەندە ئەوان زۆر لووتبەرز بوون و هەر بە جاش بانگیان دەکردین لەبری ئەوەی کەڵک لەو دەرفەتە وەربگرین و ببینە هێزێکی سربەخۆ لە ناو یەکتریدا یەکتریمان لەکەدار دەکرد. کارەکانی حکومەت هەموو لەگەڵ ئەوان بوون، وردە ئێمەشیان پشتگوێ خست. بارەگای پارتی چووە بەغدا و لە شەقامی 52 جێگیر بوو. ئیتر بەرەبەرە ژیانی ئێمە لە ناو شارەکاندا ناخۆش بوو، وای لێ هاتبوو هەر شتێکمان هەبوایە پارتیەکان دەیان برد. من کلاشینکۆفێکم هەبوو لە ماڵێک شاردبوومەوە، پارتیەکان ئەویشیان دۆزیەوە و ئەویشیان برد. دواتریش کارگەشتە ئەوەی لە شوێنی جیاجیا هەڕەشەی کوشتنمان لێ دەکرا. هەر لەبەر ئەوە من بە ناچاری ڕام کرد و چوون بۆ بەغداد. لەوێش بەهۆی ئەوەی کە تەنیا پێشمەرگەکانی نزیک خۆیان ئیشیان دەست دەکەوت و بۆ ئێمە هیچ شتێک نەبوو و مانگانە 5 دیناریان دەبڕیەوە بۆ پێشمەرگەکان، بەڵام ئێمە لەوەش بێبەری بووین بۆیە لەوێش نەمامەوە و هاتم بۆ کەرکووک. لەبەرەوەی سەرەتا من پێشمەرگەی پارتی بووم، دۆستی باشم لەو شارەدا هەبوو، بەڵام دوژمنی زۆریشم بۆ پەیدا بوو. ئەندامانی پارتی هەمویان ڕقیان لێم بوو و هەوڵیان دەدا کە بمکوژن. لەولاشەوە ئیستیخباراتی ڕژێم لە دەرفەتێک دەگەڕا تاکو بمکوژێت، واتە لە نێوان کۆنە هاوڕێ و کۆنە دوژمنەکاندا وەک باراشم لێ هاتبوو. ئیتر هەرەو کاتە بوو بەهۆی ئەو ناشەفافیەتەی کە پارتی هەیبوو کۆمەڵێک کادری پارتی کەوتبوون بەڕقدا و لە نیسانی ساڵی 1974 ڕێکخراوێکیان بەناوی لەفیف لەگەڵ حکومەت جیا کردەوە. ئەو کات ئەو ڕێکخراوە دەیانزانی کە من چۆن گیرۆدە بووم لەو نێوەندەدا، ئەوانیش ئەوەیان بەهەل دەزانی و زوو دەهاتنە لام و داوایان دەکرد کە ببمە لایەنگری ئەوان و لەگەڵ ئەوان ئیش بکەم. ئەو کات ئەوان هەموو پێداویستیەکانیان بۆ دابین کرابوو، بە ماوەیەکی کەم پارە و چەک و ئۆتۆمبیلیان وەرگرت بوو. بۆ ئەوەی نەکەومە دەست پارتیەکان و ئیستیخبارات و داوی ئەم ڕێکخراوە تازەیە، ناچار بە هەوڵ و تەقەڵایەکی زۆر ئەو دەوامەی کە هەم بوو گواستمەوە بۆ چەمچەماڵ. ئەو کات بەڕێوەبەرەکەی چەمچەماڵ پارتی بوو، ناوی عومەر جۆڵا بوو. من پێم وت کە گوزەرانم چۆنە و لەبەر ئەوە هاتوومەتە ئێرە و بڕیاری گرتنم بۆ دەرچووە، بەڵام زۆر بەڕەقی وەڵامی دامەوە وتی کێ دەڵێت تۆ ئێستا پارتیت؟ ئەگەر لە ماوەی 24 کاتژمێردا نامەی لقی پارتی نەهێنیت ئەوە هیچ شتێکت بۆ ناکەم و کەسێکی پارتیش ئەخەمە شوێنت. لەولاوە بەو شێوەیە گیرۆدەی دەستی پارتی بووین و لەم لاشەوە ئەگەر بکەوتینایەتە دەست ڕژێم ئەوە بەبێ پرسیار و وەڵام تیا دەچوین. دواتر کارگەشت بوو ئەوەی ئەگەر بدویستایە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر هاتو چۆ بکەیت دەبوایە لە بەتالیۆنەکانی پارتیەوە نامەیەکت بۆ بکرایە تاکو بتوانیایە بە ئاسانی هاتو چۆ بکەیت. واتە تەنانەت هاتو چۆکردنیش بەبێ پرسی ئەوان و بەبێ ڕێگە پێدانی ئەوان نەدەکرا و نەدەبوو.